جوانترین و گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، زۆر خۆشحاڵم کە جارێکی تر لەگەڵ ئەمیر بە بەرنامەی ئێمە و بینەران دەبینە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز. بەڵێ لە منیشەوە سڵاتان دەبێت، هیوادارم کە لە هەر کوێیەکان ساڵ و سڵامەت بن و مەجای وەشتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش بینەر و بیسەرمان بن. هەر بۆ ڕواڵی هەموو هەفتە ئەم بەرنامەیەش چەند بابەت و چەند وەڵام بە پرسیارانەی کە ئێوەی ئازیز ناردووتانە لە خۆ دەگرێت. هەر لێرەشەوە داوا لە زۆر سپاسی و ئازیزانە دەکەین کە نامەیان ناردووە. ئەگەر ئەو نامانەی کە پێویست بووە کە وەڵام بدرێتەوە ئەوانی کە ماونەتەوە لە هەفتەی داهاتوودا حتمەن دڵنیا بن وەڵام بەوانەش دەدرێتەوە. گوڵناس ئەگەر پێت باش بێ بچین ناوبڕێک ببینین دێنەوە خزمەتیان و بابەتەکان دەسرە دەکەین. بەڵێ فەرموو. زیاتر خۆشتم دەوێ لە خۆم زیاتر خۆشتم دەوێ دنیام بە بۆنەی تۆ دەوێ دنیام بە بۆنەی تۆ دەوێ لێم حرامن خواردن و خەوێ لێم حرامن خواردن و خەوێ خۆ ئەزانی هەر تۆم دەوێ خۆ ئەزانی هەر تۆم دەوێ هەرچی شەوە تا بەیانی لەبەر تیشکیمان گەشەوێ هەرچی شەوە تا بەیانی لەبەر تیشکیمان گەشەوێ بیرت دەکەم نازارەکەم بیرت دەکەم نازارەکەم قەزار لە گیانی من کەوێ قەزار لە گیانی من کەوێ زیاتر خۆشتم دەوێ لە خۆم زیاتر خۆشتم دەوێ دنیام بە بۆنەی تۆ دەوێ دنیام بە بۆنەی تۆ دەوێ فەرامۆشت ناکەم هەتا فەرامۆشت ناکەم هەتا دڵم لە لێدەنداکەوێ دڵم لە لێدەنداکەوێ هەرچی شەوە تا بەیانی لەبەر تیشکیمان گەشەوێ هەرچی شەوە تا بەیانی لەبەر تیشکیمان گەشەوێ دوعا دەکەم نازارەکەم دوعا دەکەم نازارەکەم مەرگم لە پێش مەرگت کەوێ مەرگم لە پێش مەرگت کەوێ پەلاماری یەک لە دوای یەکی حکوومەتەکانی تورکیە و ئێران بۆ سەر هەرێمی کوردستان ئەم ڕاستیە دووپات کردوێتەوە کە ئەم حکوومەتانە عێراق و سووریەشی لەگەڵ بێ ئەگەرچی ئێستا ئەوان لە دۆخێکی زەعیفتردان دژی خەباتی شۆڕژگێڕانی خەڵکی کوردستان ڕاستە بەرژەوەندی جیاوازیان لە ناوچەکە هەیە، بەڵام لە دژایەتیکردن لەگەڵ خەباتی خەڵکی کوردستان بۆ سەلماندنی مافی چارەنووس هاودەنگ و هاوکردەوەن. بۆچی وایە؟ زۆر ڕوونە، وابزانم پێویست بەوە ناکات باسی ماهیەتی دژە دیموکراتیک و باسی سیاسەتە دژ بە ئینسانیەکانیان بکەین، یان پێویست ناکات لاپەڕەکانی مێژوو هەڵدەینەوە کە لێواو لێوە لە دژایەتیکردن لەگەڵ ئاوات و ئارەزوەکانی خەڵک بەگشتی و خەڵکی کورد بە تایبەتی. ئێمە زۆر جار وتومانەوە و دەڵێنینەوە ناکرێ و نابێ حکوومەتێک لە سنووری دیاریکراوی خۆیدا دژی خەڵک بێ مافیان پێشێل بکات، تەنانەت نەهێڵێ فێری زبانی خۆیان بن و ناوی کوردی قەدەغە بکات، پەلاماریان سەر بکات، چالاکانی سیاسی و مەدەنی و سنفی بگرێ و لە زیندانیان بکات، ئەشکەنجەیان بدات و لە سێدارەیان بدات، بەڵام دۆزێ ئەولاتر لە سنووری خۆی دۆستی خەڵک بێ و یاریدەدەری بێ و ئیجازە بدات ئەو خەڵکە لە پێناوی زەحمەت و
قوربانیدان دەیان ساڵەی خۆیاندا هەڵ بدەن ژیانێکی ئاسوودە بۆ خۆیان دابین بکەن. بەڵێ هەرێمی کوردستان ئێستا ئەو شوێنەیە کە بە هەر عەیب و ئیرادەیە کە هەیبێ ئێستا و لە دۆخی ئەمڕۆدا بۆ حکوومەتەکانی داگیرکەری کوردستان لە پێش هەمویانەوە ئێران و تورکیا دەسەڵاتێکی قابلی قبوڵ نییە، بۆیە لە هەموو ئەو ساڵانەدا بە شێوازی جۆرا و جۆر و لە ڕێگەی جۆرا و جۆرەوە تا دەگاتە پەلاماری نظامی لە پێناو بەرتەسکردنەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان و سوک نیشاندانی ئەم هەرێمە لە هیچ پیلانێک کۆچاییان نەکردووە و نایکرد. بەداخەوە عەیب و ئیرادی ناوخۆی هەرێمیش مەجالی بۆ ئەم حکوومەتانە زۆرتر فراهم کردووە تا نەخشە و پیلانەکانیان جێبەجێ بکەن. لە ئاخرین کردەوەدا ئەم هەفتەیەدا شەوی دووشەممە لەسەر سێشەممە چەند شوێنێکی نیشتەجێبوونی شاری هەولێر ناوەندی حکوومەتی هەرێمی کوردستان کەوتە بەرهێرشی موشەکەکانی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران. زانیارە سەرەتاییەکان ئاماژە بۆ دەکەن کە لانیکەم 4 ئەندامی نەماڵەیەک گیانیان لەدەستاوە، ژمارەیەکی دیکەش بریندار بوون. لە سەروبەندی ئەو هێرشە موشەکیەدا چەند فڕۆکەیەکی بێفڕۆکەوانیش بەسەر ئاسمانی شارەکە و دەوروبەری فڕۆکەخانەی هەولێردا دەسوڕانەوە کە لەلایەن هێزەکانی بەرگری ناوچەکەوە خراونەتە خوارەوە. بەڵگەکان ئاماژە بۆ دەکەن کە ئەو درۆنانە سەر بە هێزەکانی هەشتی شعبی عێراق بوون و بە هەماهەنگی لەگەڵ هێرشە موشەکیەکان ڕەوانەی ناوچەکە کرابوو. سوپای پاسداران بە فەرمی بەرپرسیارەتی هێرشە موشەکیەکەی بۆ سەر شاری هەولێر لە ئەستۆگرت و ئیدعای ئەوەی کرد کە گۆیا شوێنی کۆڕ و کۆبوونەوەی دژبەرانی کۆماری ئیسلامی لە ناوچەکە کردوەتە ئەمەج. لەم بارەوە کومیتەی ناوەندی کۆمەڵا ڕاگەیاندنێکی بڵاو کردوێتەوە کە لە بەشێکی داهاتووە پاساوەکانی کۆماری ئیسلامی سەبارەت بە هێرشی موشەکی شەوی ڕابردوو دووبارەکردنەوەی هەمان پاساوی بێبنەمایە کە بۆ هەموو لایەک ئاشنایە. ئەمە یەکەم جار نییە کە کۆماری ئیسلامی کاتێک لەلایەن ئیسرائیل، داعش یان ئامریکاوە زەبرێکی بەردەکەوێت هێزی موشەکی خۆی دەنوێنێ و بە هەڵبژاردننی ئامانجگەلێکی ئاسان و بەردەست هەوڵ دەدات لاوازیەکانی خۆی بشارێتەوە. ئەوەی لەم پەیوەندیەدا جێگای سرنجە ئەو واقعیەتەیە کە لە کاتێکدا ئەرتشی ئامریکا خاوەنی سیستمی بەرگیری دژە موشەکە لەم ناوچەیە و ئەم چەشنە هێرشە موشکیانەی چەندین جار دووبارە بووتەوە، بەڵام هیچ کاردانەوەیەکی لە خۆی نیشان نادەن. هەروەها لە حاڵێکدا دەوڵەتی ناوەندی عێراقیش کە ئیدعای دەسەڵاتدارەتی بەسەر ئەو ناوچەیە دەکات، وەڵامێکی جدی تەنانەت لە ئاستێکی سیاسی و دیپلۆماتیکیشدا بەم جۆرە دەستدرێژیانەی کۆماری ئیسلامی نییە. کومیتەی ناوەندی کۆمەڵا هێرشی جنایەتکارانەی کۆماری ئیسلامی بۆ سەر شاری هەولێر بە توندی ئیدانە کردووە و داوای لە کۆمەلگای نێونەتەوەی کردووە با وەڵامی ڕاشکا و لێبڕاوانەی خۆیان ڕێگە بە ڕژیمی ئێران نەدەن کە هەموو جارێک بێباکانە گیان و ژیانی مرۆڤەکان وەکو ئامرازێک بەکار بهێنێت بۆ پەردەپۆشکردنی لاوازی و بێتوانایەکانی خۆی لە ناوخۆ و لە دەرەوەی وڵات.
بەڵێ گوڵماس هەر لەبارەی هێرشی کوماری ئیسلامی بۆ سەرحەولێر کاک دکتور شێرکۆ ئامانج نووسراوەیەکی لە ژێرناوی ئێران بۆ هێرش دەکاتە سەرحەولێر هەیە کە ئێمە بەشێکی لێرە دەخینە بەردیدی بینەرانمان. دکتۆر شێرکۆ لە بەشێکی نووسراوەکەی خۆیدا نووسیوێتی ئەگەر شرۆفەیەکی قوڵی بۆ بکەین ئەوە دەکرێت چەندین هۆکار دیاری بکەین. لەوانە یەکەم ئێران لە قەیرانێکی قوڵی سیاسی و ئابووری و ئەمنیدایە. لە ڕووی سیاسیەوە بۆشەگیر کراوە. یەک هاوڕێی ڕاستەقینەی لەم دنیادا نییە ڤێنزوێلا و کۆریای باکوور نەبێت. ئابووری ئێران تەپیوە. ڕێژەی هەڵاوسان لە 2017دا لە 100 بۆ ئێستا 40% زیاترە. بەمەش حاڵی بەس لە تورکیە باشترە. باز لە نرخی تومەن هەر ناکەم چونکە هەموو دراوێک لەم دنیادا لە تومەن بەنرخترە. سەرڕای ئەمانە ئەوەی ئێرانی زۆر شڵەژاندووە ئیختراقی چوونە ژوورەوەی سیخۆڕەکانی ئیسرائیل و ئەمریکایە بۆ ناو هەموو دام و دەستگاکانی ئێران. ئەوە نیە ئیسرائیل و ئەمریکا لە ڕێگەی داعشەوە لە کرمان تەقینەوە دەکەن. ئەوە نیە درۆنەکانی ئێران لەسەر تارماکی فڕۆکەخانەکان دەسووتێنن، زانەکانیان بە ڕۆژی ڕووناک دەکوژن، ئەفسەر و دەرەجەدارەکانی ئێران لە دەمشق و بەغداش کون نەماوە خۆیانی تێدا حەشار بدەن. دووەم، ساڵانێک بوو ئێران پێیوا بوو دەوری ئیسرائیلی داوە و لە ڕێگەی حیزبوڵڵا و حەماس تەنگی بە ئیسرائیل هەڵچنیوە و ئەو دوو هێزە بوون بە چەکوشی ئامادە. هەر کاتێک ئێران بیەوێت سەری ئیسرائیل پان دەکەنەوە. بەڵام هیچ شتێک نادروستی ئەم تێگەیشتنەی نەسەلمان بێت. ئەوە ئەو گورزەی ئیسرائیل لە 100 ڕۆژی ڕابردوو لە حەماسی وەشان ئەو تێگەشتنەی نەک ناڕاست نیشاندا بەڵکو هەڵیشی وەشاندەوە. لەوەش ترسناکتر ئێران بۆی دەرکەوت کە ئیسرائیل نەک هەر حەماس دەبەزێنێت بەڵکو بۆ هەتایە لە غەزا دەری دەپەڕێنێت و ناشیڵێت بچێت بۆ زیڤەی واتە کەرانەی غەربی یان وا ئیدعا دەکات. لەوەش زیاتر کە ئێرانی نیگەران کردووە لە ناوچوونی حەماس نییە بەڵکو لێدانی حوسیەکان سەرهاتنی حیزبوڵڵایە. ئەوە ئەگەر سەرێ واتە نۆبەتی خۆی ئێران دێت. تووڕەیی ئێران لەو پەڕووباڵکردنەدایە. سێهەم، ئێران ترسی ئەوەی گەشتوتێکە سەرەی دێت بۆیە لەسەر دوو خەت بەچڕی ئیش دەکات. یەکێکیان دەرپەڕاندنی ئەمریکایە لە باشترین حاڵەت یان لاوازکردێتی لە خراپترین حاڵەت. ئەوەی دیکەیان لاوازکردنی هەرێم و کوردە. چونکە ئێران پێی وایە ئەمریکا لەوانەیە کەڵک لە پێگەکانی هەرێم وەربگرێت لە دژی ئێران. هاوکات ئێران پێی وایە هەرێم دەکرێت لە حاڵەتی لێدان و شڵەژانی دەست لە ناو ئێران وەربدەن. ئەم ترسانە وای لە ئێران کردووە کە هەوڵی لاوازکردنی هەرێم برات بەڕادەیەک کەوا لە هەرێم بکەن لە ئەگەری گفتوگۆکردنی دەرکردنی ئەمریکا لە ناو پەرلەمانی عێراق کورد پشتیوانی لە هێزە توندرە و میلیشیاکانی عێراق. چوارم، ئێران کە نەدەتوانێت نەدەوێرێت ڕاستەوخۆ گورز لە ئیسرائیل بۆشێنێت ئەوە دێت لە هەولێر و کورد دەدات گویا بنکە و بارگای موسادی ئیسرائیلی لە هەولێر بە ئاماج کردووە. ئەمەی هێندەی بۆ ئیستهلاکی مەحەلیە واتە ئیستفادەی ناوخۆیە بۆ هیچ شتێکی دیکە نییە. واتە دەیەوێت بە ئێرانیەکان بڵێت ئەو نییە ئێمەش گورز لە ئیسرائیل دەوەشێنی. دکتۆر شێرکۆ لە درێژەدا دەنووسێ من پێم وایە لەم ئانووساتەدا هەر پاساوێک یان ڕەوادان بە لێدانی هەولێر دەبێت ڕەت بکرێتەوە وەک چۆن هەموو بیان و پاساوێک بۆ لێدانی عربەت و فڕۆکەخانەی سلێمانی و ژێرخانی ئابووری کۆبانی و قامیشلو لەلایەن تورکیەوە دەبێت ڕەت بکرێتەوە. هەندێک دەڵێن تورکیە بۆیە لە ڕۆژاوا دەدا چونکە دەستی لەگەڵ ئەمریکا تێقەڵ کردووە، یان دەڵێن بۆیە ئێران لە هەرێم دەدا چونکە بنکەی ئەمریکی لە هەولێر هەیە. بۆ وەڵامی ئەو تێگەیشتە کە من زۆر بێبنەمای دەبینم وا چاکە دووشت ڕوون بکەینەوە. یەکەم هۆکار و مەبەستی هەرەسەرەکی لە لێدانی ڕۆژاوا و هەرێم ئەوەیە کە ئەم دوو ئەزمونە لاواز بکرێن و دوجار لەناو ببرێن. دوم، دەستێکەڵکردن لەگەڵ ئەمریکا بۆ کورد نە لە باشوور و نە لە ڕۆژاوا بژاردە نیە بەڵکو ناچاریە. هەرێم و ڕۆژاوا بۆیە بنکەکانی ئەمریکا قبول دەکەن چونکە ئەگەر نەیکەن و ئەمریکا بڕوات ئەوە تورکیە و ئێران هەرێم و ئیدارەی خۆسەری دەسڵۆقێنەوە وەکو هێلکە. هاوکات ئەوە پاساوهێنانەوەیە بۆ لێدانی هەرێم نەک پاراستنی. بەڵێ دیسانەوە هەر لەم بارەوە کاک فەریاد پامێکی کورتی بۆ نردوونی دەڵێ بەڕاستی کۆماری ئیسلامی نازانێت کە خەڵک گاڵتەی پێ دەکەن، نازانێت بم هێرشانە هەروەک هێرشەکانی پێشووی بۆ سەرهەرێمی کوردستان خەڵک زۆرتر لە خۆیان بێزار دەکەن. ئاخر خەڵک پێیان دەڵێن جەناب ئاغا برادر ئەگەر پێتان وایە سیای ئەمریکا و موسادی ئیسرائیلی
ئەو هەموو زەرەر و زیانی پێگەیاندون بۆ ڕاستە و خۆ پەلامار ناکەنە سەر بنکە و بارگاکانی موساد و سیا لە ئیسرائیل و ئەمریکا. مەگەر نەتاندەوت ئەگەر تەنانەت هەڕەشەمان لێ بکەن لەگەڵ خاک یەکسانیان دەکەین. دەی فەرموون فەرماندەکانتان بەرپرسانتان لە هیچ کوێ ئەمنیەتیان نییە. فەرموون حەزەکەن من ئادرسەکەتان بۆ دەنێرم پەلامار بکەنە سەر خۆیان لە تەل-ئاویڤ و واشنگتۆن. چیتان داوە بە خەڵکی هەولێر؟ ئەم کردەوەی نەتەنیا بۆتە جێگای گاڵتە پێکردنی خەڵک، تەنانەت لە ناوخۆی ئێرانیش لە حەقیقەتدا نیشانەی زەعفە، نیشانەی بێدەرەتانیە و نیشانەی شکستی سیاسەتەکانی کۆماری ئیسلامیە، نەک هیچ شتێکی تر. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزانە کەونامەیانات. ئەمیر هاوڕێیەکی تری بەرنامەکەمان بە ناوی ئەحمەد لە بانەوە لە پەیامێکدا هەر لەسەر ئەم بابەتە، یانێ هێرشی کۆماری ئیسلامی بۆ هەرێمی کوردستان نووسیویەتی ئەمە چەند جارێکە هێرشی موشکی دەکرێتە سەر هەرێمی کوردستان و لەوانە هەولێر. ئیتر نابێت شەک و گومانمان مابێ لەوەی کە کۆماری ئیسلامی هەر جارێک بە بیانوێک، جارێک بە بوونی هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵات و جارێک بە بوونی حزوری موساد و جارێکی تر بە بوونی پایگای ئەمریکا پەلامار دێنێت تا ئەم هەرێمە لە ناو ببات. من لە بیرمە ئێوە هاوڕێیانی کۆمەڵە زۆر جار لەسەر ئەم بابەتە قسەتان کردوە و هۆشداریتان داوە بە خەڵک. بەڵێ کاک ئەحمەد هەروان نووسیەتی با بزانین مەبەستی کۆماری ئیسلامی لە پەلاماری ئەم جاریان بە بیانووی هەبوونی بنکەی موسادی ئیسرائیل لە هەولێر چییە؟ پێش هەموو شتێک بە بڕوای من هەوڵی ئێرانە بۆ تێکدانی پێگەی هەرێمی کوردستان تا ئەم هەرێمە بخاتە بازنەی بە قسەی خۆی بەرەی مقاومەت و لە پێناو قازانج و بەرژەوەندی کۆماری ئیسلامی هەڵسو کەوت بکات. کۆماری ئیسلامی ناوێرە خۆی ڕاستەوخۆ لە ئیسرائیل و ئەمریکا بدات بۆ ئەوەی بە خەڵکی ئێران بڵێ کارێکی کردووە هەرێمی کوردستان وەک ئامانجێکی لەبەردەست و ئاسان چاو دەکات. ئەم کارە جگە لە گوشار بۆ سەر هەرێم پەیام بە بەرەی مقاومەتیش دەگەیەنێ کە ئەوە گویا ئەوانیش خەریکن. لە هەمان کاتدا جۆری تاقیکردنەوەی تەحملی وڵاتانی ڕۆژاوا لەوانە ئەمریکا. دەبێت چی بکرێت لە وەڵام بەم پرسیارەدا کاک ئەحمەد نووسیویەتی لەوە ناچێ ئەمە ئاخرین پەلاماری کۆماری ئیسلامی بێ. من پێم وایە دەسەڵات لە هەرێم دەبێ ئەم گوشارە بخاتە سەر وڵاتانی ڕۆژاوا کە هەڵوێستی جددی بگرن. دەبێ گوشار بخرێتە سەر حکوومەتی ناوەندی عێراق تاکو و سەروەری هەرێم و عێراق بپارێزێت. ئەگەر عێراق ناتوانێت ئەمە بکات کە بە بڕوای من ناتوانێت دەبێت کارێکی وا بکرێت کە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان بە بڕیارێک هەرێم لە هێرشی حکوومەتەکانی ئێران و تورکیا بپارێزێت. بەڵێ لە پاڵ ئەم خاڵانەی سەرەوەدا پێویستە ئەم ڕاستیە بچێتە ناو شەقامی کوردستانی عێراق کە حکوومەتەکانی داگیرکەری کوردستان دۆستیان نین، ئیش دەکەن بۆ لە ناوچوونیان جا هەر جارێک بە بیانویەکەوە. دیارە هەرێمی کوردستان پێشوازی لە ئاشتی پێکەوە ژیان دەکات و دەتوانێت دراوسەیەکی باش بێت، بەڵام بە مەرجێک سەروەری و ئیرادەیان پارێزراو بێت. خەڵکی هەرێمی کوردستان شایستەی ژیانێکی ئاسوودە و دوور لە ئاژاوە و نائەمنی. خەڵکی هەرێم جارێکی ترکە ناوچەکە لەبەر دەم گۆڕانکاری گەورەدایە دەبێت بێتەوە ساحەی سیاسی لە ڕێگای ڕێکخراوەکانی سەربەخۆ چارەنووسی سیاسی خۆی بەدەستەوە بگرێ و مەجالی ئەوە نەدات کە لە گەمەی سیاسیدا ئەوەت و ئارەزوەکانیان پێشێ بکرێت. ناوبڕای ببینن زودێنەوە خزمەت.
کاک بێهروز لە نووسراوێکدا باسی چەند خاڵی گرنگی هاوبەش و جیاوازی نێوان کۆماری ئیسلامی و ڕەوتی سەڵتەنەتخوازەکان دەکات و دەڵێ هەردوو لاواتە کۆماری ئیسلامی و سەڵتەنەتخوازان هەر خۆیان بە هەڵگری ڕاستیەکان دەزان و هەردوو لە بەڕابەری تاکە کەسی باوەڕمەندن. یەکێکیان وەلی فەقی و ئەوی تریان شا. ڕابەر و شالایی هەردوو لە کەسانی پیرۆزن و دوور لە هەڵەن. بڕیاری دوایی لەسەر هەموو شتێک ئەدەن بەڵام هیچ بەرپرسیارەتێک وەرناگرن. هەردوو لە باوەڕیان بە مناقشەی فکری نییە و لەگەڵ نەیارانی فکری و سیاسی خۆیان بێتەحەمولن. دەست بۆ هەر کارێک دەبەن بۆ لەناوبردنی نەیارانی خۆیان. ئەویان بە ناوی پاراستنی ئاین و ئەمیتریان بە ناوی پاراستنی وڵات. بەڵێ لە درێژەدا نووسراوە هەردوو لە فەرهەنگی ئیستبدادی غەیرە دیموکراتیک پەرەپێدەن، هەردوو لە پاوانخواز دژی هەر حەڕەکەتێکی پێشکەوتن خوازانن، بە تایبەت ئەگەر هێزی چەپ تێدا بەهێز بێت. هەردوو لە ساغن لەسەر پاراستنی تەواوەتی ئەرزی ئێران و بەم جۆرە دژی هەر چەشنە هەوڵێکن لە پێناو مافی دیاریکردنی چارەی خۆنووسی. هەردوو لە هەر خەبات و تێکۆشانێک بۆ سلماندنی ئەم مافە بە جودایی خواز و ترۆریست ناوی دەبن. هەردوو لە بایەخی زۆر بە هێزی سەرکوتگەر ئەدەن. بەکردەوەش ئامرازی زیندان و ئەشکەنجە و ئێعدام گیانەکراوەیە لە دەسەڵاتیان. هەردوو لە هەڵگری بیری ناسیۆنالیستی ئێرانی لە هەڵسوکەوتی سیاسیدا شیۆنیزمی میلەتی باڵادەست باوەشێن دەکەن، بەڵام یەکێکیان بە باوەڕ بە ڕەگەزی ئاریایی و ئەوەی تریان واتە کۆماری ئیسلامی بە باوەڕ بە شیعەگەری ئاینی. شاید ئەمە بەرچاوترین جیاوازی نێوانیشیان بێت. کاک بێروز لە بەشێکی تری نامەکەیدا نووسیەتی دەکرێت بەم لیستە زیاد کرێت هەر ئەوەندەش بە ئێمە ئێژێ کە ئەم دوو ڕەوتە تا چەند دوورن لە ویست و خواستی کۆمەلگای ئێران، کۆمەلگایە کە بە حەقی خۆی ئەزانێت کە ژیانێکی هەبێ کە لە ژیان بچێت. هاتوومەتە سەر ئەو باوەڕە کە هەردوو لا دیارە بە دوو ڕەوشتی جیاوازەوە چەندە دوورن لە شۆڕشی ژن ژیان ئازادی. بۆیە کردەوەیەکی هاوبەش دژی شۆڕشی ژینە لە کردەوەی هەردوو لا بەدی دەکرێت. کۆماری ئیسلامی بە سەرکوت و ڕەوتی سەڵتەنات بە چاوەڕوانی ڕاگرتن و دژایەتی لەگەڵ ناوەڕۆکی شۆڕشگەڕانەی بزوتنەوەی ژن ژیان ئازادی. بەرزکردنەوەی مەرد مەیهەن ئابادیە لە جیاتی کە ئەڵبەت لەلایەن خەڵکی ئێرانەوە بایەخێکی پێنەدراوە. ناوەندی چاودێری مافی مرۆڤ لە راپۆرتێکدا کە 11 مانگی ژانوێی ساڵی 2024 بڵاوی کردوەتەوە دەڵێ دوای پتر لە ساڵێک کە لە ئێترازاتی سەراسەریەکان لە ئێران تێپەڕ دەبێ هیچ نیشانەیەک لە کەمکردنەوەی سیاسەتی سەرکوتی حکوومەتی ئێران بەدی ناکرێ. ئەمە لە خۆیدا نیشانەی ئەوەیە کە ئەم ئێترازە هێشتا لە ناوەرۆکدا سێبەری خۆی بەسەر ساحەی سیاسی لە ئێران ڕاگرتووە. لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا حکوومەتی ئێران پتر لە 500 کەسی لە ناڕازیان کوشتووە کە 69 کەسیان تازە لاو بوون. هەزاران کەسی گرتووە و لە زیندانەکاندا بە شێوازی جۆر بەجۆر ئەشکەنجەی داون. حکوومەت لە زۆر حاڵەتدا دیفاعی کردووە لە سەرکوتکردنی ناڕازیان و مانعی ئەوە بووە تا پێداچوونەوە بکرێت بەم راپۆرتە. لە بەشێکی تری راپۆرتەکەدا ئەم ناوەندە باز لەوە دەکات گوشار بۆ سەرژنان بۆ بابەتی حیجاب ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاد دەکات و جگەل لە زیندووکردنەوەی گەشتی ئێرشاد بە ناوی ترەوە زۆر سزای تری دیاری کردووە بۆ کەسانێک کە مل بە حیجاب نادەن. بەڵام سەرڕای ئەم گوشارانە مەقاومەت بەرامبەر بە حیجابی زۆرم لێ هەروە لە شەقامی زۆرێک لە شارەکانی ئێران بەردەوامە. بەڵێ جێگری بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەم ناوەندە دەڵێ بۆ زۆربەی خەڵکی ئێران ژیانی ڕۆژانە وەک شەڕ لەگەڵ دەسەڵاتێکی گەندەڵ و ستەمکارە، دەسەڵاتێک کە هەموو هێزی بەکاردێنێ بۆ سەرکوتکردنی نارانی خۆی. ئەم کەسە هەروە دەڵێ دەسەڵاتدارانی ئێران دەبێ بزانن هەر هەنگاوێک جگەل لە گۆڕینی بنەڕەتی دۆخەکە ئەم خەڵکە ئارام ناکاتەوە و سەرکوت بۆ درێژماوە ناتوانێت بەربەم گۆڕانە خوازیە بکرێت. لە بەشێکی تری راپۆرتەکەدا هاتووە دەیان داکۆکیکاری مافی مرۆڤ، ڕۆژنامەنووس، ئەندامانی کەمایەتی نەتەوەکان و مەسحەبی و چالاکوانانی کرێکاری، ژنان،
خوێندکاران هەر ئێستا لە زیندانەکاندا. پەروەندەی ئەمنیەتیان بۆ هەمووان دروست کردووە و لە دادگایەکی ساختەگیدا مەحکوم کراوە. خاوەنی خەڵاتی سڵحی نوبل هەر ئێستا لە زینداندایە و 15 مانگی تر بە زیندانی بوونی زیاد کرا، تەنیا بەهۆی ئەوەی کە دژایەتی ئەم حکوومەتەی لەگەڵ سڵح و ئاشتی و پێکەوە ژیانی باس کردووە، تەنیا لەبەر ئەوەی ژێرپێنانی هەر ڕۆژەی مافی مرۆڤی لە قاوداوە. حکوومەتی ئێران ژمارەی ئێدامەکانی لە ساڵی 2023 بە ڕێژەیەکی بەرچاو زیاد کردووە. ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو کەش و هەوای ئەترازیە کە باڵی بەسەر ئێراندا کشاند. لە بەشێکی تری راپۆرتەکەدا هاتووە حکوومەتی ئێران هەوڵی خۆیان بۆ داسەپاندنی حیجابی زۆرەملێ چرتر کردوەتەوە. ژنان و کچان ئەکتەری سینەما لەبەر ملنەدان بە حیجابی زۆرەملێ تووشی ئەزیەت و ئازار دەکەن. ڕانندەی بێحیجاب جەریمە دەکەن و شوێنی کەسبوکار لەبەر مامەڵە لەگەڵ کەسانێک کە حیجابیان نییە داتەخەن. بەم حاڵیشەوە دژایەتی لەگەڵ پۆشینی حیجاب ڕوو لە زیادبوونە. حکوومەت هەروەها زەختی زۆرتر خستوەتە سەر کوردستان و بەلوچستان و ژمارەیەکی زۆری لەم ناوچانە گرتووە و ژمارەیەکیان لە سێدارە دراون و هەر ئێستاش هەڕەشەی ئێعدام لە ژمارەیەکی تر لە ئارادایە. ئەمە چەند بەشێکی تر لە راپۆرتی ناوەندی دیدەبانی مافی مرۆڤ بوو. ئەم راپۆرتە ئەومان پێئێژێت کە کۆماری ئیسلامی لەو پەڕی قەیران و بێتوانایی لە ئاز وڵامدانەوە بە سەرەتاییترین پێداویستیەکانی خەڵکدا دەستگای کوشتار و سەرکوتی لە هەموو کاتێک زیاتر وەگەڕخستووە. بڵێ ئامانجی دەسەڵاتدارانی حکوومەت ئەوەیە کە لە کاتێکدا خۆ پیشاندان و ناڕەزایەتەکانی سەرشەقام تا ڕادەیەک دامرکاوەتەوە لە ڕێگای پەرەپێدان بە گرتن و زیندانیکردن و لە سێدارەدانەوە خەڵک چاوترسیان بکەن و خۆیان لەو دۆخە دژواری کە تێی کەوتوون دەرباز بن. بەڵام تەنانەت بۆ خۆشیان بڕوایان بە ڕزگاربوونی خۆیان نییە. هیچ هۆکار و فاکتەرێک بوونی نییە تا بتوانێت بچووکترین تروسکایی ئومێد و دڵنیاییان پێ بەخشێت سەبارەت بە سەقامگیری حکوومەتەکەیان. لەم ڕۆوە دەسەڵاتێک کە لە هەر بوارێکەوە گەیشتۆتە بڵباس جگە لە پەنابردنە بەر سەرکوت و جەنایەتی زیاتر هیچ ڕێگایەکی دیکەی لەبەردامنی. ئێمە دەتوانین و ئەرکی سەرشانمانە کە ڕێگری لە کردداری لە سێدارەدان بکەین. پێویستە هەموو هێزی خۆمان بخەینەگەر لە دەرەوە و ناوی وڵات چالاکانە ئاکسیۆن و کۆڕ و کۆبوونەوەی ناڕەزایەتی کاریگەر بەڕێوە بکەین و هەزینەی هەر کردەیەکی لە سێدارەدان بۆ دەسەڵاتداران بەڕادەیەک بینە سەرەوە کە ماشێنی ئەقدامی جەنایەتکارانی دەسەڵاتدار لە کار بکەین. زۆربەی هەرە زۆری کۆمەڵگا نەفرەتیان لەم حکوومەتە و ئامادەی ئەوان هەیە کە حەڕەکەتێکی بەرینی ناڕەزایەتی لە دژی حکوومەت و ئەقدام و سیاسەتە سەرکوتگەرەکانی شکڵ بکات. خژیکاڵی تۆ بوو دنیای ئێستان لە خاو کە ڕۆژی زاڵمان ئاخر دەبێ بە شاو. خژیکاڵی تۆ بوو ژینە دنیای ئێستان لە خاو کە ڕۆژی زۆرداران ئاخر بووە بە شاو. پێشوڵات ماتەمان دایکان دڵیان خەما هەربینا کە ڕۆژێ وتیان زاڵم نەما. گژوڵات ماتەما ژینە دایکت دڵی خەما هەربینا کە ڕۆژێ وتیان زۆر دەرنەما. ئەمیر بە دوای جنایەتێک کە لە کرمان ڕوویدا بۆ زۆر کەس یەکەمین پرسیار ئەمە بوو کە کام داعش ئەم جنایەتەی خوڵقاند، داعشی ئێرانی یان داعشی عەرەبی یان داعشی ئەفغانی یان ڕۆباتی داعشی ئیسرائیلی و ئامریکایی. ئەوەی وا معلومە بنەمای ئەم جنایەتە داعشیەیە چون بەڕاستی هەر لەوان دەوەشێتەوە. بەڵام کام داعش؟ بەتایبەت کاتێک ئەم پرسیارە گرنگە دەبێت کە داعشێکی تر محکوم ئەکات. کاک سادق کە ئەمەی نووسیوە لە درێژەی نووسراوەکەیدا دەڵێ لە ئاخرین ترۆر و جنایەتی داعشی ئێرانی تەنیا بە بۆنەی حیجاب 700 کوڕکرد کوژران و لەم ڕۆژانەی دواییشدا لە کرمان بە قسەی خۆیان داعشی عەرەبی 91 کەسی لە توپار کرد. دوای ئەم ڕووداوە کاتێک ڕئیسی سەرۆکۆماری داعشی ئێرانی کە دەستی بە خوێنی هەزاران زیندانی سوورە داعشی تر محکوم دەکات بەڕاستی ئیتر دەبێتە کارەسات. ئەم قاتڵە قسەکەی ئەوە نەبوو کە جنایەت بە ناوی جیهاد خراپە، قسەکەی ئەوە نەبوو کە ئەعدام و ئەشکەنجە خراپە یان سەرکوت و خەفەقان خراپە.
تەواوی قسەی ئەوە بوو کە ئەو داعشە لە جیاتی پەلامار بۆ سەر ئیسرائیل و ئامریکا بۆ پەلاماری ئەم داعشەی تری داوە. بەڵێ کاکسادە قەروان وسیوێتی ئەوە دەزانین ئەم داعشانە بەرهەمی سیا و موساد، هەروواکە هیلاری کلینتۆن وتی ئەوان تاڵبان و ئەلقاعیدە و داعشیان وەرەخستووە و هەروەها هەر ئەوان بوون کە عەکسی ئیمامیان لە مانگتر هێنا و بردیان بۆ فەڕەنسا و لە ژێرداری سێ و دانا تا لاکن و لیکنی بگاتە گوێ عالەم و بەم جۆرە زۆنی سەوزی خۆیان تەکمیل بکەن. سەرنجام بەم کارانە خەڵکی ئێران و ئەفغانستان و عێراق و بەگشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نوخمی نائەمنی و تاڵی لە ژیان کەن. داعشیەکان لە هەر قماشێک بن سەردەسمایی باوەری خورافی و تەعەسوبی وشک و تاریکی ئاینین، بەڵام بەدەستکردی سیا و موساد بەرهەم دێن تا هەمویان لەم ناوچە تەنێدراو بە ئاینەدا مسلمان و غەیری مسلمان بکوژن و ناوچەکە وێران بکەن و بەم جۆرە ڕێگا بۆ دەسەڵاتی زلهێزەکانی دنیای ئەمڕۆ لە پێناو پاراستنی قازانج و بەرژەوەندیان کراوێ. ڕاستیدا داعشەکان ئامرازی دەستی زلهێزەکانن کە لە کێبەڕکێ لەگەڵ یەکتر بەکاری دێنێن. دروشمەکانیان کردەوەکانیان یەک جۆر، بەڵام پاساوەکانیان هێندە فەرقی. هەموو ئەم داعشانە باوەڕمەندن بە یەک کتێبی ئاسمانی و یەک خودای ئاسمان. بەم حاڵەشەو دژی یەکترن، چون کارکردی هەر کامێکیان لە نەخشەی خزمەت بە سەرمایەدا فەرقی هەیە. لە هەر جێگایەک کە بزوتنەوەیەکی جیهادی و داعشی لێبێ، ژمارەیەک نان بە نرخی ڕۆژخۆریش پەیدا دەبن تا جنایەتەکانیان بۆ داپۆشیە و خەڵکی زۆرتر بگەوجێنن. مێژویان بۆ دەنووسن و داستان و شعریان بۆ ساز دەکەن و گۆرانیان بۆ دەڵێنەوە تا ئەمیان ئەو بەش لە داعش و جیهادی بەرحەقتر لەوی تریان نیشان بدەن. لەم شاشە تەلەڤیزیۆن و لەم گۆڤار و ئەو کۆبوونەوە فەرهەنگی ملکەج بوون بەم چارە نووسە بۆ خەڵک دەڵێنەوە و هێز لە پشتی ئەم داعش و دژی ئەوی تر کۆ دەکەنەوە. بەڵام زۆربەی خەڵکی ئێران و زۆربەی خەڵکی وڵاتانی تر کە داعشیان تێدایە دژی یەک نین. داعشەکان دژی یەکتن و بە ناوی ئەم خەڵکەوە ئەم دژایەتیە بەڕێوە دەبن. هەر بۆیە لە ململانەی نێوانیان هەر ئەم خەڵکە دەبنە قوربانی. لە ئێران و ئەفغانستان و عێراق و سووریە و فلستین و شوێنەکانی تر هەروەها بووە. جیا لەمانە ئێستا ئەم جنایەتانە وەکو ئەوەی وا لە کرمان ڕوویدا دەبێت چۆن مەحکوم بگرێت کە داعشی ئێرانی نەتوانێت ئیسفادەی بە قازانجی خۆی لێ بکات. چی بگرێت کە دژایەتی لەگەڵ داعشی دەرەکی بە پشتیوانی لە داعشی ناوخۆیی تەفسیر نەکرێ. بەڵێ ئێستا داعشی ناوخۆیی خەڵکی ئێرانی خستۆتە نێو گەماڕۆی داعشەکانی ترەوە، هەر بۆیە هەر جنایەتێک لەلایەن ئەوانەوە خەتای داعشی ناوخۆیی تدایە. خەڵک دەپرسن چۆن دەکرێت بە پەرەپێدان بەم هەموو دەمارگرژیە لە ناوچەکە و لە نێوان وەهابی و سەلەفی و ئیخوانی لە بەرەی سوننا شیعە وەک ڕابەری دنیای ئیسلام پێناسە بکرێەوە ئاورەکەی خەڵکی ئێران نەگرێتەوە. چۆن دەکرێت بڕیار لە ناوچوونی وڵاتێک بدرێت بەڵام ئاورەکەی خەڵکی ئێران نەگرێتەوە و سەرنجام چۆن دەکرێت ئەم هەمووە دەرد و مەینەتیە تووشی خەڵک بکرێ و چاوەڕوانی بێمتمانەی و بێباوەڕی بە داعشی ناوخۆیی پەرەنەسێنێ. ئەوەی ڕاستی بێت خەڵکی ئێران خوازیاری ناردنی شۆڕشی ئاینی نەبوون وەنی. خەڵکی ئێران یەک داواکاری بنەڕەتیان هەیە، ئەوی ژیانێک کە لە ژیان بچێت، ژیانێک کە ئازاد و بەرابەر بشێت. ئەمە داوای بنەڕەتی زۆربەی خەڵکی ئێران، ژیانێک کە ئەمنیەت و ئاسایشی تێدا بێ و ژیانێک کە حورمەت و کەرامەتی خەڵکی تێدا پارێزراوێت. بەڵام ئەمڕۆ لە سای دەسەڵاتی داعشی ناوخۆیی ئەم داوا ڕوایە ممکن نابێت. بە هەمان میزان کە داعشی ئیسرائیل و داعشی حەماس ژیانیان بۆ خەڵکی فەلەستین نائەمن کردووە، بە هەمان میزان داعشی ئێرانی بەژێرهێنانی مافە سەرەتاییەکانی خەڵک ئێرانی کردووە بە شوێنێکی نائەمن بۆ زۆربەی خەڵکی ئێران. ڕاستە خەڵکی ئێران دژی هەر پەلامارێکی داعشن، بەڵام لە هەر جەنایەتێک بیر لەوە دەکەنەوە کە بەشی داعشی ناوخۆیی لەم جەنایەتانەدا چەندە. بێمتمانەیی قوڵ بە دەسەڵات ئەو کاتە خۆی دەنوێنێ کە خەڵک ئەم دەسەڵاتە لە هەر جەنایەتێکدا بە بەشتا دەزانێت. زۆر سپاس بۆ کاک سادەت. ناوبڕێ ببینن دێنەوە خزمەت.
ئەمیر هاوڕێنەرمین لە سنەوە لە نامێکدا دەنووسێ لە وڵاتێکدا کە بناغەی دەوڵەت بە ناوی ئاینەوە بێت بەڵام ڕابەرەکەی بەو هەموو تاوانە بێشمارانە بەرامبەر بە کەس بەرپرسیار نییە و نەبووە لە وڵاتێکدا کە بەو ژمارە زۆرەی زیندان و ئێعدام و کوشتار و ترۆر و تاڵان و گەندەڵی سیستماتیک مافی ژیانی لە زۆربەی خەڵکی وڵات تاڵ کردووە جێگەی پرسیارە چی دەبێ بکرێت. وەکو زۆر جار بیدیومانە ئەم دەسەڵاتە کردەوە دژە ئینسانی و چەوت و چەپەڵەکانی لە پێناو سەعادەتی ئاخرەت و لوتف و بەرەکەتی ئاسمانی سازمان ئەدات. بەڕاستی لە ناو دەریایەک لە دووڕۆیی و فریوکاری چارەسەر چییە؟ دەسەڵاتێک کە تا ئێستا بۆ ئێمە جگە لە تەسکردنی سفرەی نانمان و بەرگرتن لە هەناسەدانمان ژێرپێنانی مافمان تەنانەت بۆ ئەو کەسانەیش کە باوەڕیان بە ئاین هەیە هیچی تری نەکردووە. ئەرێ پرسیار ئەمەیە کە لەگەڵ ئەم دەستگا دیکتاتۆر و دژە ئینسانیەت دەبێت چی بکرێت. ئەویش کاتێک ئاور لە 44 ساڵی ڕابردووی ئەم دەسەڵاتە ئەدەینەوە ناتوانێت چاوەڕوانی بچووکترین ئەخلاقی ئینسانی تێدا بەدی بکەین. بەڵێ هاوڕێنەرمین هەروان نووسیوێتی من پێم وایە پێش هەموو شتێک دەبێت بیر لە باوەڕی سادەی بەشێک لە خۆمان بکەینەوە. باوەڕێک کە خۆراک بە دیکتاتۆر ئەدات وە بەهێزی دەکات. نابزانی چۆن. بەڕاستی دیکتاتۆر کەی و چۆن لەدایک دەبێت. دیکتاتۆرەکان لە بەرگی فریشتە و فەریاد ڕەس خۆیان دەشارنەوە. بۆیە هەمیشە لەو سەردەمانەدا دەردەکەون کە شەڕ، گەندەڵی، برسێتی و ناومێدی لە ئارادا بێت. لە ڕاستیدا دیکتاتۆر بەرهەمی دوو دایکە. یەکەم بەردەوامی قەیرانی ناو کۆمەلگا بە جۆرێک کۆمەلگابوونی ئەم فریشتانە و فەریاد ڕەسانە بە پێویست بزانێت. دووهەم ملکەچی زۆری نخبەی سیاسی و ڕۆشنبیری کەواتە لە هەر کوێ قەیران بوو بە سیما و خەسڵەتی ئەو شوێنە هەروەها نخبەی سیاسی و ڕۆشنبیرەکەی ملکەچ بوون دیکتاتۆر لەدایک بێت. با بزانین خۆراکی دیکتاتۆر چییە؟ دیکتاتۆر لە چەند شوێنەوە خۆراکی خۆی دابین دەکات. باسمان کرد بەردەوامی قەیران لە کۆمەلگادا بێهۆ نییە کە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی شەڕ بە بەرەکەتی ئیلاهی و قەیرانی ئابووری کە بۆتە هۆی نەداری و تەنگدەستی بە ئەزموونی ئیلاهی و گرتن و کوشتن بە سزای ئیلاهی پێناسە دەکەن. ئەمە تەنیا کافی نییە. ئەو کات دیکتاتۆر بە مەبەستی دیاریکراوی دەگات کە خەڵک باوەڕ بە ماجرای ساختەی دەستی بکەن و چەپڵی بۆ دەدەن. ئەلبەتە ئێستا لە ئێران ئەڵڵاهو ئەکبەر جێگای چەپڵەدانی گرتووەتەوە. خەڵک دیکتاتۆرەکان بەهێز دەکەن و گەورەی دەکەنەوە. خەڵکێک کە لەسەر ئەو باوەڕانە کە دیکتاتۆر بۆیان ساز کردوون بە چەپڵەلێدان و ئەڵڵاهو ئەکبەر وتنەوە خۆراک ئەدەنا دیکتاتۆر. نەرمین لە بەشێکی تری نامەکەیدا دەڵێ یەکێکی تر لە خوراکەکانی دیکتاتۆر بێدەنگی و کۆڵدان و ملکەچ بوونە. ئەم خوراکەش دیکتاتۆر بەهێز دەکات. خەڵک لایەن وایە ئەگەر بێدەنگ بن و دوورە پەرێز بن ئەوە لەلایەن دیکتاتۆرەوە پارێزراون. بەڵام نازانن ڕۆژێک دێت هەمویان دەبنە قوربانی دەسەڵاتی ملهۆڕانەی دیکتاتۆر. دەسەڵاتی دیکتاتۆرەکان هەر بە چەپ و سەرکوت نەبەستراوەتەوە. ئەوان هەوڵ ئەدەن جەماوەر بە خۆیان و بە تعبیری خۆیان لە کۆمەلگادا عادەت بدەن. بۆیە هەروەکو باسمان کرد وڵات هەمیشە لە قەیراندا ڕادەگرن تا خەڵک لایەن وابێت پێویستیان بە فریاد ڕاستێک هەیە. لە بیرمان نەچووە باسی ئەوەیان دەکرد کە ئێران دەبێتە سووریە و عێراق. لە بیرمان نەچووەتەوە ئێستاشی لەگەڵ بێ باسی ئەوەیان دەکرد ئیسلام لە خەتەردایە و ئێران لە ئاستی دابەشبوون و تەجزیەدایە. ئەم دۆخە ترس و دڵڕاوکەی ناو کۆمەلگا پەرە پێ ئەدات و خەڵک پێویست بە بوونی دیکتاتۆریەت دەکەن تا بیان پارێزێ. جەماوەرێک کە دیکتاتۆر بە فریاد ڕاست بزان و چەپڵەی بۆ لێ بدەن و بێدەنگ بن ڕێگا خۆش دەکەن تا دیکتاتۆر بەهێز بێ. کورسیەکەی خۆی قایم دەکات بۆ کوڕەکەی و بۆ کوڕەزاکەی و حتا دوایی. لێرە پرسیار ئەوەیە ئایا هەر کام لە ئێمە دەبینە خۆراکی مانەوەی دیکتاتۆر؟ باوەڕە ساختەگیەکانی ئەوان قبول دەکەین؟ بێدەنگ دەبین و ئومێد بە داهاتوویەکی ڕوون لە خۆماندا دەکوژین وە خۆمان و هێزی خۆمان دەبی دەچێتەوە و هەر دوورە پەرێز دەبین؟ بەشکم کەسێک فریامان کرد شۆڕشی ژنجیان ئازادی جوابی نەرێنی بوو بۆ بە هەموو ئەم پرسیارانە. خەڵک ڕاپەڕین دژی دیکتاتۆر. هەموو ئەم قانون و یاسانە کە دیکتاتۆر بەهێز دەکەن و پێش هەموو شتێک ڕاپەڕین دژی بێدەنگی خۆیان. ئیتر چەپڵە بۆ کەس لێ نادەن و ئەڵڵاهو ئەکبەر ناڵێنەوە. باوەڕ بە هێزی خۆیان دەکەن و بە هێزی خۆیان لەرز و ترسیان خستۆتە کۆشکی دیکتاتۆرەکان. ئەمە سیمای واقعی ئێرانە. شەڕ لەگەڵ دیکتاتۆر دەست و پەیوەندیەکانی یاسا و ڕێسا و فەرهەنگی. مەرگی دیکتاتۆر ئەو کاتە دێت کە ئیتر خۆراکی پێنەگات. خەڵکی ئێران ئەم بڕیاریان داوە کە ئیتر نەبنە خۆراکی دیکتاتۆر.
شۆڕشی ژن ژیان ئازادی دەستپێکی ئەم بڕیارەیە. ناسەر لەسەر و بابەتەی پێشوو کاک خالید بایزیدی کورتەباسێکی لەسەر دیکتاتۆرەکان هەیە سەرنجشتانی بۆ ڕادەکێشی. وسیەتی دیکتاتۆرەکان مردووەکانی زۆرتر لە زیندوەکان خۆش دەوێت، چون مردووەکان لەو پەڕی بێدەنگیدان، بەڵام زیندوەکان لەو پەڕی شۆڕش و مانگرتن. وشەی سەرەکی خۆشەویستی دیکتاتۆرەکان وشەی بێدەنگیە، توانایان نییە ئەگینا ناوی هەر مناڵێکیان ناو ئەنا بێدەنگ. خەموو پەژارەی سەرەکی دیکتاتۆرەکان تەنیا کورتی تەمەنە لەسەر کورسی دەسەڵات. دیکتاتۆرەکان مداڵ ئەخەنە گردنی گۆرانی بێژێک کە تەنیا بێدەنگی بخوێنێ. کۆڵەپشتی سیاسەتی دیکتاتۆرەکان هەمیشە لە شارێک دادەنرێت کە هیچ خەڵکێکی تیا نامێنێت. دیکتاتۆر و زەرو هەمیشە لەیەک ئەچن، هەردووک خوێنمش، هەردووک تونێتیان بە خوێن ئەشکێنن. دیکتاتۆرەکان تەنیا خەڵکی کۆمەلگاکەیان بە بێدەنگی ئەوێن. دیکتاتۆرەکان تەنیا ماسی گرێکن کە فەقەت لە ئاوی قوڕا و ماسیەکەن. دیکتاتۆرەکان تەنیا شاعیر و نووسەرانێک ئەکوژن کە لە کتێبەکانیاندا بێدەنگی تێک ئەشکێنن و تۆی خۆشەویستی و ئەوین لە کێڵگەی دڵی ئینسانەکاندا ئەچن. دیکتاتۆر و شەمشەمەکوێرە لێک ئەچن، هەردووک تێدەکۆشن، هیچ کات شەو و کازیوەی بەرەبەیان بە یەک نەگەن، بەڵام بێخەبەر لەوەی کە کازیوە بەسەر تاریکیدا زاڵ ئەبێ و ڕووناکی بەسەر گشت جیهاندا دەستانەکە. ئەمیر بەرەبەیانی ڕۆژی هەینی واتە 12/1/2024 دوای چەند جار ئاگادارکردنەوەی حوسیەکان لەلایەن ئامریکا و بریتانیا و هاوپەیمانەکانیەوە، هێزەکانی ئامریکا و بریتانیا بە هاوبەشی هێرشیان کرد سەر بنکە و شوێنەکانی حوسیەکان و بە پێی ئەو زانیاریانەی کە هێزی ئاسمانی ئامریکا بڵاوی کردوێتەوە 60 خاڵ لە 16 شوێن کە لەلایەن حوسیەکانەوە بەکاردەهێنرا کراونەتە ئامانج و زیانی گەورەیان پێگەشتووە. ئەم هێرشانەی ئامریکا و بریتانیا و هاوپەیمانەکانی دوای ئەوە هات کە حوسیەکان بەردەوام بوون لە هێرش بۆ سەر کشتیە بازرگانیەکان لە دەریای سوور و بازرگانی ئەو ناوچەیان خستبووە مەترسیەوە. لەم ماوەدا ناوی حوسیەکان لە ڕاگەیەندراوەکاندا زۆر بەرچاو دەکەوێت. بینەرێکی بەرنامەکەمان کە خۆی بە پشتیوان لە مەهابادەوە ناساندووە پرسیاری لێکردوین کە حوسیەکان کێن. بەڵێ، حوسیەکان گروپێکی زەیدی کە هەرچەند لەباری بیر و باوەڕەوە زۆر لە شیعەکان نزیکن، بەڵام بە پێچەوانی شیعەکان ئەوان باوەڕیان بە 12 ئیمام نیە، بەمانایەک ئەوان شیعەی 12 ئیمامینی، ئەوان زەیدی. شیعەکان و زەیدیەکان لە دوای ئیمامی چوارمی شیعەکانەوە لە یەکتر جیابنەوە. زەینەد العابدین ئیمامی چوارمی شیعەکان و زەیدیەکانە، بەڵام لە ئیمامی پەنجەمدا زەیدیەکان و شیعەکان لە یەکتر جیابنەوە. شیعەکان محەممەد باقر کوڕی زەینەد العابدین بە ئیمامی پێنجمی خۆیان ئەزان، بەڵام زەیدیەکان یەحیا کوڕی زەیدە بە ئیمامی پێنجمی خۆیان ئەزان. یەحیا کوڕی زەیدە ناسراو بە ئیمامزادە یەحیای کوڕی زێدە لە گۆنبەدی کاوز لە باکووری ڕۆژهەڵاتی ئێران نێژراوە. زەیدیەکان 35% دانیشتوانی یەمەن پێکدێنن و حوسیەکان کە خێڵێکی گەورن لە پارێزگای سەعدە لە باکووری ڕۆژاوای یەمەن بەشێکن لە حەشیمەتی زەیدیەکان لە یەمەن. زەیدیەکان بۆ ماوەی چەند سەدا لە ساڵی 893 زاینیەوە تا 1962 دەسەڵاتی یەمەنیان بەدەستەوە، بەڵام دوای 1962 بەرەبەرە کەوتنە حاشیەوە و دەسەڵاتیان لێوەرگیرایەوە.
لەبری ئەوان سوننەکان کە نزیک بوون لە سعودیا دەسەڵاتیان گرتە دەست. زەیدیەکان لە 1962 هەوڵیان داوە دەسەڵات بگرنەوە دەست و جارێکی تر شکۆی لە دەستچوویان بۆ بگەڕێتەوە. لە 1962 تا 2014 زەیدیەکان دەرفەتێکی ئەوتویان دەست نەکەوت بۆی بتوانن هێز و توانای خۆیان بخەنەوە. ڕووداوەکانی بەهاری عەرەبی دەرفەتێکی بۆ ئەوان خۆڵقاند کە بتوانن جارێکی تر خۆیان یەک بخەنەوە. لە سەردەمی ڕووداوەکانی بەهاری عەرەبیدا و لە ساڵی 2011دا حوسیەکان توانیان دژی حکوومەتی ناوەندی عەلی عەبدوڵڵا ساڵح شۆڕشکەن و بوون بەهۆی ڕووخانی حکوومەتی عەلی عەبدوڵڵا ساڵح و دوای ئەوە میلیشیا زەیدیەکان سەنعا پایتەختی یەمەنیان وەک پایتەختی خۆیان ناسان. حوسیەکان لەلایەن ئێرانەوە پشتیوانی ئەکران و عەلی عەبدوڵڵا ساڵح لەلایەن سعودیەوە پشتیوانی ئەکران. ساڵی 2015 هاوکار لەگەڵ گفتوگۆی ناوەکی کۆماری ئیسلامی ئێران و 5 وڵاتی زلهێز لە لۆزانی سویس بەرێکی عەرەبی بە ڕێبەری سعودیە و ئیماراتی یەکگرتووی عەرەبی هێرشیان کرد سەر دەسەڵاتی حوسیەکان لە یەمەن و توانیان حوسیەکان تێک بشکێنن. بەڵام ئەم جەنگە کە چەند ساڵی خایان بنبڕکردن و لە ناوچوونی حوسیەکانی لێ نەکەوتەوە کە لەلایەن ئێرانەوە پشتیوانی ئەکرێن. سەرنجام دوای کوژانی دەیان هەزار کەس و نەهامەتی و بەرسێتی حوسیەکان کە لەلایەن ئێرانەوە پشتیوانی ئەکرێن و بەرەی سوننە کە لەلایەن سعودیەوە پشتیوانی ئەکرێت ڕێکەوتن و ئاگربەستێکیان ڕاگەیاندووە. ئێستا ڕەشاد عەلمی وەکو سەرۆک کۆماری دەسەڵاتی بەدەستە. لە ساڵی 2011ەوە سعودیە و ئێران بۆ ماوەی چەند ساڵ بەهۆی پشتیوانیکردنی ئێران لە حوسیەکان و پشتیوانیکردنی سعودیە لە بەرەی سوننە ناکۆکیە مێژوویەکان قوڵتر بووە و بۆ ماوەی چەند ساڵ پەیوەندی سیاسی دیپلۆماسیان نەما. بەڵام دوای 2022 ئاگربەستی نێوان سوننەکان و حوسیەکان پەیوەندی نێوان تاران و ڕیاز بە دخاڵەتی وڵاتانی چین و بەرە و باشتر بوون ڕۆشت. بەڵێ دوای هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل لە 7 ئۆکتۆبر و وەڵامدانەوەی ئیسرائیل حوسیەکان ڕایانگەیان بۆ پشتیوانی لە خەڵکی غەزە و فلستین هێرش ئەکەنە سەر ئەو کەشتیانەی کە سەر بە ئیسرائیلن یان بەرەو ئیسرائیل دەڕۆ. دیارەکە لەلایەن ئێرانەوە بەم کارە هاندران. هەرچەند لە زۆربەی هێرشەکانیاندا هێرشیان کردوتە سەر ئەو کەشتیە بارهەڵگرانەی کە هیچ پەیوەندیەکیان بە ئیسرائیلەوە نەبوو. حوسیەکان تەنانەت پێش دەستپێکی جەنگی حەماس کێشیان بۆ کەشتیە بازرگانیەکان لە دەریای سوود دروست نەکرد. بەڵام لە ڕۆژی 7 ئۆکتۆبر دوای تەقینەوەی نەخۆشخانەی ئەلهەلی غەزە هێرشەکانی خۆیان زیاتر کردووە. دوای هەر هێرشێکی حوسیەکان بۆ سەر کەشتیە بارهەڵگرەکان ئەمریکا کۆماری ئیسلامی وەک بەرپرسی ئەو هێرشانە ناساندووە. بەڵام بەرپرسانی کۆماری ئیسلامی بەردەوام بانگەشەی ئەوەکەن کە ڕێبەرانی حوسیەکان و میلیشیا سەربازەکانی تر کە ئێران وەک هێڵی بەرگری ناویان ئەبات سەربەخۆ کاراکەن و فەرمان لە کەس وەرناگرن. چەند ساڵ لەوە پێش سعودیە لەو ساڵانەدا کە لەگەڵ حوسیەکان لە جەنگدا بوو بەردەوام کۆماری ئیسلامی بەوە تۆمەتبار ئەکرد کە پشتیوانی میلیشیا حوسیەکان کرد. هەروەها لەم ساڵانەدا بەردەوام ئەمریکا و سعودیە کۆماری ئیسلامی بەوە تۆمەتبارەکان پشتیوان و هەندەری حوسیەکان بوون لە هێرشەکانیان بۆ سەر دامەزراوە نەوتیەکانی ئارامکۆ لە ساڵی 2009. هەروەها ئەو هێرشانەی بە چەکی ئێرانی کراوەتە سەر دامەزراوە نەوتیەکانی سعودیە. هەروەها لە کانونی یەکەمی 2017دا بەرپرسانی ئەمریکا بە نمایشکردنی بەشێکی تێکشکاوی موشکێک کە دەوترا لە یەمەنەوە بەرەو سعودیە هەڵدراوە باسییان لەوە کرد پارچەی ئەو موشکانە لە ئێران بەرهەم هاتووە و دامەزراوەی پیشەسازی سەربازی واتە شەهید باقری ئێران دروستی کردووە. چاودێرەکان لەسەر ئەو باوەڕن جۆری هێرشی حوسیەکان بۆ سەر کەشتیە بازرگانیەکان زۆر لەو هێرشانە ئەچێت کە هێزە دەریاییەکانی سپای پاسداران پێشتر کردویانەتە سەر کەشتیە بازرگانیەکان لە کەندا. هەروەها لە ماوەی ئەو ساڵانەدا کە بەرەی عەرەبی بەڕێبەری سعودیە و یەمەن دژی حوسیەکان دەجەنگان سعودیە زۆر جار باسی لەوە کرد بە موشەکی زوڵفەقاری ئێرانی هێرشی کراوەتە سەر هێزەکانی بەرەی عەرەبی و سعودیە. حسین بەدرەدین حوسی ڕێبەری حوسیەکان لە دەی 1980 سەردانی قومی کردووە و پەیوەندیەکی نزیکی لەگەڵ ڕێبەرانی کۆماری ئیسلامی دامەزراندووە. لەو کاتەوە پەیوەندیەکانی دوولایەن بەرەو پەرەیسەندووە و کۆماری ئیسلامی بەردەوام پێشوازی لە ڕێبەرانی ئەم گروپە میلیشیا شیعەیە کرد. بە هەموو ئەمانەوە بەهۆی جۆری پەیوەندیە شاراوە سەربازی و ئابووریەکانی نێوان کۆماری ئیسلامی و حوسیەکان هەموو کەس بە دڵنیاییەوە باسلەوە ئەکەن چالاکیەکانی حوسیەکان وەک یەکێک لە هێزە بریکارەکانی کۆماری ئیسلامی
لە بەرژەوەندی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لە ناوچەکە بەکاردەهێنرێت. ئازیزان هەروەکو هەموو لایەکتان ئاگاداران ڕۆژی چوارشەمە 27 بەفرانبار بە دوای 6 ڕۆژ لە بێسەر و شوێنبوونی تەرمی سێ شاخەوانی تیمی کاویانی نەغەدا لە بەرزاییەکانی ناوچەی ڕەندۆڵایی شنۆ دۆزرایەوە. محەممەد ڕۆیان، موحسێن عەزیزی و ڕەزا کایشی ئەو سێ شاخەوانە بوون کە ڕۆژی هەینی ڕابردوو بەهۆی هەرەسێنانی بەفر بێسەر و شوێن ببوون. لە ماوەی 6 ڕۆژی ڕابردوودا خەڵکی ئاواییەکانی زەمێ و ئاڵکاوێ وێڕای شاخەوانەکانی شنۆ و تیمی مانگی سوور دەوری سەرەکیان لە گەڕان و دۆزینەوەی تەرمی ئەو سێ شاخەوانەدا بوو. تیمەکانی شاخەوانی شارەکانی نەغەدە، ورمێ، پیرانشار و کۆمەڵێک شاخەوانی ناسرا و شارەزار لە شارە جۆرەجۆرەکانی کوردستانەوە بەشداری گەڕان و پشکنین بوون. شانی باسە کە خەڵکی خۆبەخش و دڵسۆزی شنۆ و ئاواییەکانی دەوروبەری بە جابینکردنی خواردن و گواستنەوەی میێوانەکان چالاکانە بەشداریان لەو هەڵمەتە کرد بوو. ڕۆژی چوارشەمە بە دوای دۆزینەوەی تەرمی ئەو سێ شاخەوانە خەڵکی شنۆ پێشوازیان لە تەرمی ئەو سێ هاوڵاتیە کرد و سەرخۆشی خۆیان ئاراستەی بنەماڵەکانیان کرد. جێگەی ئاماژەیە ڕۆژی پێنجشەمە بە بەشداری جەماوەرێکی زۆر لە خەڵکی شاری نەغەدە و شارەکانی دیکەی کوردستان تەرمی ڕەزا کایشی، محەممەد ڕویان و موحسێن عەزیزی ئەو سێ شاخەوانەی کە لە چیای ڕەندۆڵەی شاری شنۆی گیانیان لەدەستا ئەسپەردەی خاکرا. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا پڕ بەدڵ پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی ئەو سێ کەژوانە و هەموو خزم و دۆستان و تایبەتەن شاری نەغەدە دەکەین و خۆمان بە شەریکی خەم و پەژارەیان دەزانین. یادی ئەو ئازیزانە بۆ هەمیشە بەرز و بەڕێز بێت.
بەداخ و پەژارەیەکی زۆرەوە ئاگادارکراینەوە کە سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 27 مانگی بەفرامبار دڵە گەورە و میهرەبانەکەی کاک حەمەدەمین تابان ناسراو بە خاڵەمینە سیمای خۆشەویست و زەحمەتکێشی ئاوایی و لە ژێری شاری مەریوان و باوکی گیانبەختکردووی ڕیزەکانی ڕێخستنی نەهێنی کۆمەڵە هاوڕێ ڕەحمان تابا بۆ هەمیشە لە لێدان کەوت و ماڵاوای لەژیان کرد. کاک حەمەدەمین کەسایەتێکی خۆشەویست و خۆشناو و جێگەی متمانەی شاری مەریوان و دەوروبەری بوو. باوکێکی زەحمەتکێش بۆ بنەماڵەکەی بوو. هەر لە سەرەتای هاتنی دەسەڵاتی داگیرکەر و ئێرتجاعی ڕژیمی ئیسلامی بەهۆی نزیکی و خۆشەویستی یەکێتی جوتیاران و دژایەتی دەرەبەگە پشتبەستووەکان بە ڕژیم کەوتە بەڕق و قین و تووڕەیی بەکرێگیراوانی ڕژیمەوە. کاک حەمەدەمین ناسراو بە خاڵومینە چەندین جار ڕاپێچی زیندان و ئەشکەنجەکرا. لە سەردەمی دەست بەسەرکردنی گیانبەختکردوو هاوڕێ ڕەحمان کوڕە لاوەکەی و تا کاتی ئێعدامکردنەکەی دەستگای دەڕەندەی ئیتلاعات زەفت و وشاری زیاتری خستە سەر ئەم بنەماڵەوە. کاک حەمەدەمین هەتا دووە هەناسەی لەسەر ڕێبازی ڕۆڵە گیانبەختکردووەکەی مایەوە و هیچ کات بۆ ئەم ڕژیمە جنایەتکارە سەریدا نەدات. زۆر بەداخەوە کاک حەمەدەمین لە تەمەنی 92 ساڵیدا بەهۆی نەخۆشینەوە دڵە گەورەکەی بۆ هەمیشە لە لێدان دەکەوێت و ماڵاوای لە ژیان دەکات. ئێمەش من بۆنەوە لێرەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەکەی و خزم و دۆستانیان و هەروەها ئاوایی و لەژێر و هەموو شاری مەریوان دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان بزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. تێکۆشەر و دڵسۆزێکی لە مێژینەی کۆمەڵە لە شاری بۆکان ماڵاوایی لە ژیان کرد. بەداخ و پەژارێکی زۆر گرانەوە لە شاری بۆکانەوە ئاگادار کراین ڕۆژی چوارشەممە 27 بەفرامباری 1402 هەتاوی دڵە گەورەکەی هاوڕێ جەعفەر ئازەرنووش ناسراو بە جەعفەر کاکەڕەش کەسایەتیەکی خۆشنە و دۆست و لایەنگری دڵسۆزی کۆمەڵە لە تەمەنی 62 ساڵیدا لە لێدان کەوتوو بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. کاک جەعفەر لە بنەماڵەیەکی زەحمەتکێش و کۆمەڵە خۆشەویست لە ئاوایی نۆبار سەر بە شاری بۆکان چاوی بەژین هەڵێنا و سەردەمی تازە لاوی هەر لەو ئاواییە تێپەڕ کرد. لە شۆڕشی ساڵی 1357 خەڵکی ئێران لە دژی ڕژیمی شا وەک هەر لاوێکی دڵپڕ لە هیوا بە ئازادی و ژیانێکی باشتر لە خۆپیشاندانەکانی شاری بۆکان و دەوروبەریدا چالاکانە بەشداری کرد. پاش ئاشکرابوونی هەڵسوڕانی کۆمەڵە وەک لایەنگرێکی چالاک چەکی بەرگری کۆمەڵی کردەشان و دوای کشانەوەی هێزەکانی پێشمەرگە لە ناوچەکە وەک تێکۆشەر و لایەنگری کۆمەڵە درێژەی بە ژیان و خەباتی سەربەرزانەی خۆیدا و لە ناکۆکی و هەوراز و مشێوەکانی نێو کۆمەڵە بەبێ دوودڵی و ڕاڕایی بە ڕێبازی کۆمونیستی کۆمەڵە وەفادارمایەوە.
کاک جەعفەر چەند ساڵێک دوای ڕاپەڕینی 57 گەڕای بەشێک لە بنەماڵەکەی چوونە شاری بۆکان و لە منتەقەی میراوە نیشتەجێ بوو. پاشماوەیەک بۆ دابینکردنی سەرچاوی بژێوی ژیانی خۆی و بنەماڵەکەی نانەوەخانەیەکی داناو تا کاتی گیان لە دەستانی لەو ڕێگایەوە ژیانی سربەرزانەی خۆی و بنەماڵەکەی دابین کرد. بەداخەوە هاوڕێت جەعفەر کاکەڕەش ڕۆژی چوارشەممە 27 بەفرامبەر بەهۆی وەستانی دڵەوە گیانی ئازیزی لەدەستدا و بۆ هەمیشە ماڵاوی لە ژیان کرد. تەرمی ئەو هاوڕێ ئازیزەمان ڕۆژی چوارشەممە بە بەشداری بەرین و گەرم و گوڕی بنەماڵە و دۆستان و خەڵکی ناوچەکە بە خاک سپێردرا. ئێمەش بم بۆنەوە لە تلوزیۆنی کۆمەڵەوە لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە سەرخۆشی گەرمی خۆمان پێشکەش بە بنەماڵەی سەربەرزی کاک جەعفەر ئازەرنووش و سەرجەم دۆستان و هاوڕێیانی خەڵکی ئاوایی نۆبار و میراوای بۆکان دەکەین و خۆمان بە هاوبەشی خەمیان دەزانین. یادی هاوڕێت جەعفەری خۆشەویست تاوەدی هاتنی ئامانجی بەرزی ئازادی و سۆسیالیزم بۆ هەمیشە لە دڵماندایە و ڕێگای پڕ لێبوار بێت. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی ئێمە بینەرانی هەفتەیەش زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەی بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان حتما پەیوەندیمان پێوە بگرن و ڕابۆچوونەکانتان باس بن. بەڵێ عزیزان زۆر سپاس بۆەوەی کە تا کۆتایی بینەر و بیسەری ئەم بەرنامەیە بوون هەر بژین بە شادی و کامرانی ماڵاوە.